پارێزگاکانی کەرکووک ئەو جۆرە لە دەنگدانەوەیە یاخود ئەو جۆرە ناڕازی بەشێک لالایەنەکانی لێکەوتەوە ئێستا ئەنجامی تێپەڕاندنی یاساکە بەکوێ گەیشتووە و سوودی هەڵبژاردنەکە بۆ کورد و بۆ کەرکووک چی دەبێت و کۆمەڵێک بابەتی دیکە لەگەڵ بەڕێز جەمال شکور کە بەڕێز ئەندامی خۆلی پێشوو ئەنجومەی نوێنەرانی عێراقن ڕاستەخۆ لە کەرکووک کۆمیوان ئێمن گفتوگوی زیاترین بابەتاکەین. کاک جەمال زۆر سپاس بۆ ئامادەبوونت. یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان تێپەڕی بەڵام جۆرێک لە ناڕزایشی بە دوای خۆی داهێنا. پێم خۆشە سەرەتا لە یاساکە وەکو وەبیرهێنانەوەیەک باسی لێوە بکەیت کێشە و ئیشکالەکانی ئەم یاسایە چی بوو و سوودی هەڵبژاردنیش لە ئەنجومەنی پارێزگاکان چی دەبێت بە دیاریکراوی بۆ کورد و بۆ کەرکووک؟ زۆر سپاس ئەم کاتان باشم کاتەی بینەران باش. دیارە ئەنجومەنی پارێزگاکان جیەتێکی ڕێقابی گرنگە لە پارێزگادا. لە ساڵی 2019 ئەوە بوو ئەنجومەنی پارێزگاکان حەلکرا ئەوە تەسیرێکی زۆری هەبوو بەسەر پارێزگاکانەوە. پارێزگاری هەر شارێک دیارە دەسەڵاتی ڕەهایی درا پێوە ئەنجومەنی پارێزگا و ڕێقابێ نەما بەسەر پارێزگاوە بە تایبەتی بۆ شاری کەرکووک تەوان دیارەوە گرنگی خۆی ئێمە ئەوازانین کە لە شاری کەرکووک نزیکەی 18 ساڵە بێ ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردننی بۆ نەکراوە و زۆر پێویست بوو بەوەی کە ئەو ئەنجومەنە تازە بکرێتەوە ئەبدەیت بکرێەوە کاری ڕێقابی و ئیداری لە کەرکووکا بەخۆت بکرێت بە هەمان شێوە لە شارەکانی تریشا. ئەم یاسایە ئیستا دیارە کۆمەڵێ مشتومڕی تایە یاساکە لە فرەبازنەوە بۆتە بازنەیە ئیستا هەر شارێک بازنەیەکە هەندێک لەلایەکان لەسەر ئەو بازنانە کێشەی ئەویان هەیە بە تایبەتی سەربەخۆکان کە یاسای سانلیگۆ و یاسای هەر پارێزگایەک بە تەنیا بازنەیە بێ ئەوان کێشەیان لەوەیە هەیە. ئێمە وەکو کەرکووک دیارە گرنگی زۆری هەیە بۆ کەرکووک هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان زۆر گرنگە بۆ ئێمە و ئێمە بە خۆشحاڵەوە کە بڕیار درراوە لە کەرکووکیش وەکو شارەکانی تر هەڵبژاردننی تیا بکرێ. بۆیە ئێستا هەندێک ئێمە هەندێک ئەشکالمان لەسەر یاساکە هەیە هەندێک خاڵ هەیە بە تاکیدەوە ئەو خاڵانە چی دەستورە و دێمە سەری ئەوانە دیارە کەرکووکیش بە هەمان شێوە لە دەستورە هەیە هەموو پارێزگا هەموو کەسێک لە ماف و لە یاساکانە یەکسانە لە هەموو عێراق بە پێی دەستور هەندێک تایبەتمەندی درراوە بە کەرکووک کەەوە دژی دەستورە. بۆ نمونە ئەوەی کەوا کەرکووک ڕاستە حسای ساڵی 57 کراوەتە پێوەەر بەڵام ئەبینین ئەڵێ بە ئیدارەی ئێستەوە ئیدارەی کاتی زووی کە حسای 57 بۆ دیارە حکوومەتی بەعس کۆمەڵی قەزا و ناحی لە کەرکووک کردوێتەوە وەکو کوفری و کەلار و چەمچەماڵ ئاغزەلەر دووز ئەم شوێنانە دیارە ئەمە دژی دەستورەوە دەبای ئەوانی شم بکرای ئەڵێ ئەوان وەکو ئەوانەی کە دانیشتوی ئێرە نەبن شملیان ناکە هیچ لەوانەی تر کە ئاوارەکان بە پێی دەستور ئەبێ ئاوارەکان بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان لەبەرەوە ئەو هاوردانەی کە هاتوونە بۆ کەرکووک عەرەبە هاوردەکان ئەوانە بۆ سیاسەتێکی پاکتاوکردنی ڕێگەزی بووە لە کەرکووکدا و بە پێی دەستور مادەی 140 ئەوەی ڕەت کردوێتەوە کە ئاوارانە لێرە دەک بدەن ئەوان ئەڵێن تا 2023 هەر ئاوارەیەک ئەگەر فۆرمی خۆراکی هەبێ تا 2023وانە ئەوە دەنگەدەن ئەمەش دیارە ئەمەش بۆ دژی دەستورە دژی بۆ کاریگەریەکەی بۆ کورچی دەبێت کاک جەمال ینی ئەوانی کە ئاوارە بوون و ئێستا دەتوانن دەنگ بدەن لە کاتێکا کە تعریبێکی زۆریش ئێستا باسی لێو دەکرێنە ناو کەرکووکا هەیە کەواتە لەم دەنگانەیە چی چاوەڕێی کوردەکە پێگەی کوردەکە لە کەرکووکە؟ ئێمە لە بەتاکید ئەوەی کە هەیە لە دەستورە ئەبێ ئەوانە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان کۆمەڵێکی زۆر لەو خێزانانە قەرەبوو کراونەتەوە قەرەبووی مادەی 140 وەرگرتووە ئەبێ بگەڕێنەوە ئەو پارێزگایی کە لێی بوونیان ئەمانە دیاری نەکراوە ئەمە زەرێرێکە تۆ ڕێژەی عەرەب زیادەکەی خاڵێکی تر ناحی ڕیازیان خستۆتە سەر کەرکووک کا و کاتی خۆی سەر بە مووسڵ بۆ سەر بە کەرکووک نەبووە یعنی لەم یاسایە کردویانەتە سەر کورد ئەمەش هەر خاڵێکە کە زیادکردنی عەرەبە و کەمکردنەوەی ڕێژەی کوردە لەم شارەیە دێمە لە هەڵبژاردنەکان ئێمە ترسمان لە هەڵبژاردن نییە وەکو کورد وەکو کەرکووک ترسمانە لەبەرەوەی لە دامەزراندنی دەوڵەتی عێراقەوە ئێمە لەم شارەیە لە هەموو هەڵبژاردنەکانە زۆری نەبووینە یعنی خاڵێکی تر هەیە کە ئەشکالمان لەسەری هەیە کە ئەم
هەڵبژارنەی هەیە پێوە نابێ بۆ وەرگرتنی منسەبەکان یعنی بەتاکید تۆ هەڵبژاردن لە پرۆسەی دموکراسیە هەڵبژاردن بەڵێ هەڵبژاردن کە ئەکرێ لە هەموو دنیای دموکراسیە ئەوەیە کە ئەوەی کە سەرکەوتۆ بێ ئەوەی کە ڕێژەی کورسی زۆر دێنێ ئەو بۆی هەیە حکومەتەکە دیاری بکە یا پۆستەکان دیاری بکە لە پارێزگا بێ ئەگەر لە حکومەتێکا بێ یعنی ئەوەش خاڵێکە بە هەمان شێوە ئەوەش هەر متەناقزە لەگەڵ دەستورە یعنی ئەمەش هەر لە بەرژەوەندی کوردانە یان ئەوەی کە مەسیری کەرکووک دیاری نەکرێ بە انتخاباتە یعنی ئەم خاڵانە هەمووی تایبەتمەندیەکی سلبیە درراوە بە کەرکووک یعنی جیاوازە لەگەڵ پارێزگاکانی تر تەنیا بۆ کەرکووک تایبەتمەندی درراوە یعنی بۆیە دەبێ پیاچوونەوەی پیا بکرێ ئەم یاسایە ینی دوای ئەوەی کە لە وەقایع عێراقی نەشر ئەکرێ ئەبێ بە تاکید ئەو لایەنانەی کە ناڕازین بۆیان هەیە تانەی لێ بدەن و ئێمەش وەکو کورد لە یاساکە مەجالیەوەی تێدا ماوە کە بتوانێت گۆڕانکاری تیا بکرێت کاک جەمال یاساکە ئەگەر تانەی لێ بدەین لە محکەمەی ئیتیحادیە و کاتە پیاچوونەوە ئەو مادانەی کە دژی دەستورە بە تاکید ئەوانە محکەمەی ئیتیحادیە بە یەکلایی بکاتەوە ئەو کاتە ئەگەر یاساکە تانەی لێ بدرێت لەلایەن محکەمەی ئیتیحادیە و ئەم خاڵانەی کە باسمان کرد خاڵی نایاسانی و محکەمەی ئیتیحادی بڕیاری لەسەر بدا بە تاکید ئەگەڕێتەوە بە پەرلەمانە بێت دووبارە دەنگ لەسەر ئەو خاڵانە بدرێتەوە دەنگ لەسەر یاساکە بدرێتەوە باشە کاک جەمال هەر پرۆسەیەکی هەڵبژاردن کە دێت ئارا و پێویستی بە بودجەیەکی تایبەت و تەرخانکراو دەبێت بۆ ئەو هەڵبژاردن کە ئەنجام بدرێت ینی بەپێی ئەو بودجەی کە ئێستا لە بەردەستی عێراقدایە بڕی پێویست چاوەڕێ دەکرێت بودجە بۆ ئەم هەڵبژاردنی انجومەنی پارێزگاکان تەرخان بکرێت کێشە و ئیشکال دروست نەکا بە تاکید ئێمە ئازانین لە ساڵەکانی ڕابردووە لە ساڵی 2019 توانم بڵێم موازنەی عێراق دەنجی لەسەر نەدراوەیانە بۆ ئێستا خۆشبەختانە ئەو موازنەیە لە پەرلەمانی عێراقا لە پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە دەبێت لە چەند هەفتەی داهاتوودا خوێندنەوەی دووەمی وە بکرێت و دواتر دەنجی لەسەر درێت لەناو ئەو موازنەیە ئەبێ فەقەرەیە دیاری بکرێت بۆ ئەنجومەنی پارێزگاکان بە تاکید ئەو بودجەی کە هەیە لەلایەنی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانەوە تەقدیم کراوە بە حکوومەتی عێراقی ئەوانیش داخلی موازنەیان کردووە و لە پەرلەمان دەنجی لەسەر دێ ینی بەواتە بودجەیەکی تایبەت بۆ ئەنجومەنی پارێزگاکان و بۆ هەڵبژاردنەکان تەرخانەکرێ و بە تاکید احتیمادێکی زۆریش هەیە ئێستا ئەوەی بزانین وەزعی عێراق وەزعی مادی باشە و کێشەی بودجە نابێ بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگا باشە لە ئێستا دۆخی ئەمنی کەرکووک و دەوروبەری گەر هەڵسەنگاندنی بۆ بکرێت جنابیشتان هەر لە نێو کەرکووکان ڕەنگە زیاتر ئاگداری وردەکاری کەرکووک بن ئەمنیەتی کەرکووک لەبارە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن هیچ کێشەیەک دروست نابێت لە کاتی هەڵبژاردن چ لە ڕووی ئەمنیەوە چ لە ڕووی ئەو تەزویراتی کە لە ساڵانی ڕابردوو ساختەکاری کە لە ساڵانی ڕابردوو باسی لێەوە دەکرا دیارە لە دوای 16 ئۆکتۆبەر یا لە دوای 16 بڵین ڕوونتر بڵین لە دوای ڕفراندۆمەوە ئێستا تەنیا هێزێک ئەم سنوورانە ئەپارێزێ ئەو هێزە بە تاکید لە ساڵانی ڕابردووە تاکو ێسەش نەمانتوانیوە زۆربەی شوێنەکان کۆنتترۆل بکەن لە ڕابردوودا هێزی پێشمەرگە لەم سنوورانە زۆر شارەزا بوو ئەم هێزەی کە ئێستاتوە بە هەمان شێوە ئێمە ئەشکالمان لەسەرەوە هەیە لە ساڵانی ڕابردووش باس کراوە یعنی دەبێ هەموو هێزێکی عسکەری کە لە شوێنێکە بێت لە هەموو پێکاتەکانی عێراق پێک بێ ئێستاەوە هێزەی لێرێ لە یەک پێکاتووە و ئەو خیبرەیەشی نییە لە سنوورەکە تا ئێستا خەلایەی نستوی داعش تا ئێستا لەم سنوورانەیە زۆرە ئەبینین ڕۆژانەیان هەفتانە چەند حرەکە و جومجوڵیان هەیە بە تایبەتی لە شاخەکانی حەمرون و ناوچەی سونە نشینەکان بە تاکید وەزعی ئەمنی بەو شێوەیە نییە باش بێت بۆی کە ماهەل بێ بەڵام حکوومەتی عێراقی بەرپرسە لەوە و پێویستە هەماهەنگی هەبێت لە نێوان بە تایبەتی ئەو بۆ شایانەی کە ئێمە چەند ساڵێکە باسەکەین لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و لە نێوان هێزەکانی حکوومەتی ئیتیحادیە هەیە ئەبێ ئەوانە پڕ بکرێتەوە ئەبێ تەعاونێکی سەرتاسەری هەبێت لە نێوان هێزەکانی هەرێمی کوردستان و هێزەکانی ئیتیحادیە و هەیە وەکو باسم کرد وەزعی ئەمنی بەو شێوەیەک نییە باش بێ بەڵام بە تاکید دەبێ حکوومەتی عێراقی حساب بۆ هەموو ئەگەرەکان بکا لەم سنوورانەیە بەڵێ
چاوەڕێ دەکرێت هەڵبژاردنەکە بە شێوەیەکی گونجاوی کە پلانی بۆ دانراوە بەڕێوە بچێت وەکو دوا پرسیار کاک جۆمار؟ وەکو باسمان کرد ئەگەر ئەو کێشانەی کە لە بەردەمایە ئەو مەقاڵانەی هەیە ئەو خاڵانەی کە دژی دەستورە یان ئەو وەزعامنەی کە لێرە خولقاوە ئەگەر حکوومەتی عێراقی سەیتەرەی بکاتە سەرا بە تاکید هەڵبژاردنەکان وەکو پێویست بەڕاستە زیاتریش بڵین کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بەرپرسە لەمە یعنی دەبێ ئەوان بە تاکید ئەوان احتیاتی خۆیان وەرگرتووە هەم لە ڕووی بودجە و هەم لە ڕووی یاساکە و فەنیاتەوە و هەم لە ڕووی وەزی ئەمنی ئێرەشەوە دەبێ هەمانجێشی تەواو لە نێوان کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و حکوومەتی عێراقی و لایەنە عەسکەریەکانی ئەم سنوورانەیە هەبێ بۆی بتوانن هەڵبژاردنەکە بەڕێکوپێکی بەڕێوە بچێ و ئێمە هیوادارین کە بە تاکید بەڕێوە باش بەڕێوە ئەچێ و هیوادارین پێکاتەکانی کەرکووک هیچ لایەک زوڵمی لێ نەکرێ ینی ئەو هێزانەی لێرێ ئەبێ بە یەکسانی سەیری هەموو پێکاتەکان بکرێەوە ئەو لیستانەی کە لێرەیە لە داهاتوودا کە ئەو لیستانەی کە دروست دەکرێ بە تاکید دەبێ بە یەکسانی تەعاملی لەگەڵا بکرێ نەک تەحەیوس هەبێ لە ساڵانی ڕابردووە لە هەندێک شوێنە ئێمە ئەشکالمان هەبووە لەسەر ئەو سندوقانەیە ئەو بنکەی دەنگدانانەی کە هەبووە هەندێک لەو هێزانەی هەیە من ناڵێم هێزەکان بەگشتی دەوریان باشە لەم سونە هەم بۆ پاراستن و هەم بۆ یەکسانیش بەڵام لە هەندێک شوێنە خروقات هەبووە بۆ نمونە ئەفسەرێ لە شوێنێکە کاری شۆڤینی کردویان بە شێوەیە لەوانە ئەبێ ئەو کێشانە حەلکرێ وردە کێشانەی کە هەیە بە تاکید لەگەڵ بە تایبەتی لەگەڵ ئەو هێزە ئەسکەریانی لەم سنوورانەیە ئەبێ لەبەر چاو بگیرێ و کاری لەسەر بەڵێ بەڕێز جەمال شکور ئەندامی خولی پێشێنجمەی نوێنەرانی عێراق لە کەرکووک کۆمیانیە مبووی زۆر سپاس بۆ ئامادەبوونیت کاک جەمال.